سڵاوتان لێبێ ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەین لەگەڵ بەشێک لە کاسبکار و لەگەڵ بەشێک لە وڵاتیان لەم شارە خۆشەویستە گفتوگۆکەین بە تایبەتی پێم خۆشە ئەمڕۆ زیاتر لەگەڵ چینی کاسبکاران قسە بکەم با بزانم بازاڕان چۆنە و دۆخیان چۆنە و تا چه ئەندازەیەک نیگەران و بێتاقەتن بەدەست بێموچەی و بێبازاڕیەوە لەگەڵ چەند بابەتێکی تر ئەکەمە باسوخواست لەگەڵ بەشێک لە وڵاتیانی ئەم شارە خۆشەویستە بینەرمان من تا کۆتایی. کاڵەکەی تۆیە ئەی بۆ دوورە لێ گرتووە وەڵی بێ بازاری نەشە ساغ بێخۆ یاوتە دەستخوا هەروەڵا ئەی دەستی خۆش قوربانم بەڕێز زۆر سپاس ئێرەوە قوربانە بم وتم بزانم بازار و گوزاران چۆنە لێرە وەڵی بڵێم چی بڵێم سفرە وەڵا سفرە کاڵک بە چەندە کیلۆی وەڵی کاڵک 2 کیلۆنی بازار 3 کیلۆ بازار 3 کیلۆ بازاری وەڵا ساڵ بە ساڵ بڵێ خۆزگەمە پار بۆ منە پاروبێرانمە خۆمان سارێکمان هێنا بەس سارێنین بۆ 3 نەفەر بۆ 4 نەفەر اینجا ساقش نابێتەوە بۆ شێوازش کاڵەکە جوانە یعنی 3 کیلۆی بە 1000 خەڵک نایکڕێت کاڵکی خۆمانەیە دێمە ئێمە بۆ ناسرایی هەموو ساڵە کاڵکی دێمی خۆمانەی ئەفرۆشین بچینە لای کاڵەکە و لە خزمەتە ئەمە کاڵەکەی چی شوێنێکە وەڵینی خۆمانەیەنی پریسە اینی مەدقەی نەڕۆڵیۆم بەڵێ 3 کیلۆش بە 1000 هێشتا خەڵک توانای نێ بیکڕێ وەڵی بڵێم چی نەوەڵا بڵێم لە سەدا 60 بۆ 75 توانای نییە بیکڕێ بەو ڕێژەکەمەی بەو ڕێژەی زوو ساڵین ڕابردوو هەر هەمان کارتە کرد بەڵێ هەروەڵا هەرەمان کاتە بازاریش کاڵک چۆن من زیاتر لە 15 ساڵە ئەمی شەیەکەم ئەچم بۆ هەموو شار و شارەچەکانیش لەوێ ئەیفرۆشم لە هەرکوێ بێ بەسە لە بێ بازاریەوە لێرە سابت بووم ئای ناڕۆم زۆر ناگەڕم بەشی بازینەکە دەرناکە هەروەڵا هەر تۆ وایان خەڵک بەعام وایە بەعام وایە هەمووی بەبوونی ئەم نەبوونی موچە و مەعاش و هاتن و نهاتنەوە در خەڵک پارەی پێی نییە بیزەبەت خەڵکە جوانە کوردیە زیاتر لە 80 ڕۆژە خەڵک موچەی وەرنەگرتووە تر خەڵک دەترسێ هیچ دیارنی هیچ بەرچاوڕوونێکی دیارنیە تا خەڵک بتوانێت سەرفی ینی ئەو بزانێ بەدیتان چییە سەبۆ نمونەوە کاسبکارن داهاتی ژیانتان لەسەر ئەمەیە ئەگەر ئیش و کارەکەتان وەکو پێویست نەبوو نەتانتوانی بژەی ماڵ و مناڵ دابین بکەن چیەکەن وەڵی تر چی بگەن لەسەر ئەمەیە و سپاس بەخوا خۆم دامەزراوم گرێ بەستم قوربانە بم بەس ئەوەش مەعاشەکەیە گەر ئەوەش ئەمەنەکەی ناتوانین بۆ ینی ناتوانین بە موچەکەمە ئەمە دووسێ ئیش بکەیت بیزەبەت هەروەڵا زمانیە لە وڵات هەروەڵا خەنا خۆم 400,000 مە 400,000 گەشەوە چەند مانگە دوایەکەوی یعنی مەعاشش بێ ئەمە دوای ئەوە خلال لەوەی 20 ڕۆژ تقریبا 10 ڕۆژ دوای ئەوان وەرەگرین ئێمە گرێبەستی مامۆسانی گرێبەستی لە خۆلش ساغ مامۆساجان ینی لەناو هەڵەبجەیە گەنج و ینی هەموو چین و ژاوازەکان شتێکەیە کە دڵخۆش بن پێی یعنی بەنمونە داهاتووتان هەستکەن باشتر بێ لە ئێستا نەوەڵی هیچ بەرچاوڕوونیەک نییە بۆ نمونە بە پارێزگابوونی هەڵەبجە دۆخی هەڵەبجە باشتر ناکە وەڵی بەناو بۆ بە پارێزگا بەس هیچ دۆخەکە باشتر ناکەن نەوەڵی هەروەکو خۆی وایە بڵێم خراپتریش بووە جارێ بە بۆنی ئەم زروفە قەیرانی دارایی و ئەم شەڕ و شۆڕشەکە ڕووی کردێت ئەم منتیقەوە ئەتە شتەکە زۆر ناخۆشە جارێ هیچ بەرچاوڕوونێکیش دیار نییە کە گەنج دڵی پێی خۆش بێ گەنج زۆر بێ هیوایە هەروەڵا زۆریش هەروەڵا زۆر بێکاری دیایە ئێمە بۆ منە بەمەوە مەشغوڵین خۆمان مەشغوڵ کردووە هەش ئەوەیشی نییە بە ئیش و بێکارە هەروەڵا بازاڕەکەتان چۆن وەڵا بازاڕەکەی بە سەیری خۆی فرۆشینەوە ناڕۆ بە سەعری خۆشی 2000 کەوتو لە سەرمەدەمە بە 2000 ناڕۆ تێ بەس تەواو بێ هەروەڵا بووی پێشە ئەوە تا ئەو 2000 ڕۆژانە هەروایە وەڵی بە پێی ڕۆژ کەوتووە بەس عادەتەن ئێستا بە پێی نەبوونی معاش و بێ بازاڕ و بێ پارەی هەر ئەبێ بە سەیری خۆی بفرۆشین بە سەعری خۆشی فرۆشتەوە خەڵک نایکڕێت وەڵی بە ڕۆژ کەوتم ڕۆژانی تێدەم بە دوونی و بەس ئێستا ئەبێ بدەین بە 2000 کۆتایەکەیەتی و بازاڕ نییە و بازاڕیە خەڵک پارەی پێ ئەمڕۆ موچەکە و تێدی ناینێرم هیچ
دا کیلۆ نەفرۆشتەوە لەوەتە هاتووە چەند ڕۆژە دڵی خۆش بوو کە دەگوێەوە بوو کە موچە دابش بکە بەس بەتاکیت وڵای جا چی شتێ دیارە لەم وڵاتە ئێوەی بەتاقەت کردووە بیتە بازار و ئیش نەبێ و خەڵک پارەی پێ نەبێ بەتاکیت من کە ئێمە بازاڕ شتەکەم نەفرۆشیە من بم کەسێکی در بێ بێتاقەتە بێ چی بکەین نەتوانانی بژەی ماڵ و ناڵەکە و دابین بکەیت چۆن خەمیان لێخۆ وڵای چی بکەین مەجبورین هەر کە هینە بازاڕەوە 5,000 بێ 10,000 بێ بەشی بژێوی هەر پەیاکرێ بەس کەسی درێ ئێوەشی بەیانات شکری خواک یاخوا سەلامەت دەستە خۆش بێ والله هیچ والله هیچ نییە هیچ هێشتا ڕۆژە موچە دابش هەشتا ڕۆژە موچە دابش نەکرا ئەمە وەرسی بازار و وەعزی خەڵکەوانە چیە هیچ شتێک ئیسپادی نییە نەخەڵ دیناری کوێ نەخمە ئاژنێک خەڵکی ئێوەرێ شتێک بکڕێنە شتێک خەڵک چاوەڕێ چێ بکە گەڵ بێپارێرە وەڵا خەڵک کرێچین بۆ ئەوانەی خراپترێکە بۆ نەخۆشخانە هەیە بۆ کرێکی بۆ ئەوانەی کە هیچیانە هیچ عاشێکیانی ئەدەی ژیانیان چۆنە ڕێو ئاوا قسەکەمان ئەگەن لە زوروفی خەڵکە هەشتا ڕۆژە موچەدا بەش نەکرا وڵا خۆیان ئاگایانە بەس خۆیان شعریانی ئەوانە هیچ شعورێکیانیە کە نازانم نادەڵێت چی بەرەبەر ئەمانە بەخوا هیچی پێ ناکرێت شوکار چۆنە لە هەڵەبجە وەڵی وەسەتە بەخوا باش نی لە ڕاستیە بەتەوێ بەخوا باش نی نه بەخوا باش نییە لە شارە گەورەکانە ئەناڵێنێ بە تایبەتی لەم شارانەیە کەمترە ئەم شارە کەمتر ئەم شارە کاکە شارێکی داخراوە شارێکە هیچ شوێنێکی هیچ شتێکی وەسەرەوە نێوانە نەمەرزیاوەتەر هیچ شوێنێکی ئەوەسەرەوە ئیسپادەی نییە نە بەخوا هیچ ئیسپادەیەکی نییە وەڵی ئەو پەڕی زۆر زۆر ناڕازیە لەم حکومەت و ئەرە بەڵا دەرفەتی کار خۆشیەکەیت دڵتان پێ خۆش بێت نەشن بەلا هیچ شتێک نییە دڵی پێ خۆش بێت وەچی بێ وە حکومەتە ها ئەوە تا هەشتا ڕۆژە ڕێکە موچە نەهاتووە خەڵک چاوەڕێ موچێک خەڵک دڵی خۆش و کاکە گیان دوێنێ هێن وڵا کاکە بەیانی موچە تێت و موچە تێدەیکوە هیچیش نەماتەوە دەستان خۆش بێ یاخۆ چاوەکە عليك السلام چۆن قوربان جان باشی ئەو خەڵکە هەمووی خۆتزانی بێجەوە بێت تاقەت وە کارەکەیشی موچەیە بەڵێ تو بۆ توێ شەروایە وەڵی جاران هەموو شتێکە بوو تێگەی یعنی خواردن و نان و ئەمانە هەموو نەبوو یعنی دەست نەکەوتوکو ئێسا بەڵام ئێسا ئەمە ئێش ناکات خەڵک نامرتاحە بەڵێ بەعزێکی هەندێکی موچەیە چونکە موچە پارە ماڵ پول شادەماری و خەڵکەیە عملە گۆڕانکاری تۆ ئەمەی بەوە جاران ترێ بە گەنم هەبووە ترێ بە ئاردەبووە بەڵام ئێسا عملەیە ئەبێبی بە کیلۆیە تەماتە بە کولێرە بە نان بەم شتانە بەڵام لە دەستی کەسی شانەماوە جاران پارە هەبوو بەس شت نەبوو ئێساوە تا ماشەڵ هەموو شتێکەیە بەڵام بەس پارە نییە پارە نییە خەڵک زۆر نامرتاحە خەڵک جەوی تەواو نییە و دوایەوە تەسیری کردووە لە تاک بە تاکی ئەم کۆمەلگایە بەڵام یەک داوامەیە یەکی وامەیە یەک دوعامەیە خوای گەورە بەشکم ئەم زروفە بەبارێکا چاک بکات و دوایە ئەوەی کە خوا ئەو کەسە بگرێ کە زوڵم لە ئێمە ئەکات هەر کەسێکەیە هەتا ئەگاتە ئەو زلێزانش یعنی ئەو زلێزانە نازانی ئێسا کە عێراق پارە نانێرێ بۆ هەرێم یعنی خەلەلێک چییە کەشوی بکەن ئەوەی کە تاوانبارە نییە بەسەر شاشش کەش بکەن خەتای فڵان کەسە ئەم خەتای چێ زانی وەڵی عێراقیان کوردستان یان حکوومەتی هەرێمی کوردستان زیاتریشی کە لەوەچی ئەمریکای ژنیە دەستی هەبێ لەما خەتای هەموویەتی تێگەی یعنی ئەم شتە بۆ نایبڕنەوە موچە حەقە کاکە ئەم مانگە موچە ئەنێرم بۆ خەڵکە بەڵام شتی تر نییە نادەم
پارەکە بێرە 30 ملیارەکە بێنە 20 ئەوە نە ملیارەکە بێرە داهاتی نانەوتیەکە بێرە نانەوتیکە بێرە ماڵێکی تر کاکە با لەم ماڵە دانیشن 3 ماڵە دانیشتنە کە نییە شتێکیان نابە و خەڵکە تازەڵێ وەڵا وان نییە بەڵام سیاسیە ئەم شتە سیاسیە بۆ دوای ئەوە کوردیشان پێچاوە و ئەمانیش نییە لە دەستیان داوە ئەم برادرانەی ئێمە ناتوانن پینەی بکەن ناتوانن پینەی بکەن دەستخۆشیتان لێکم خاڵجان سلام علیکم چۆنی جانەکەم خی گەورە سەلامەت سلام علیکم باشی جانەکەم قوربانم ئەوە نانەوەت هەیە من نەوەڵایشی ئار دەکەم ئار دەکەی ئەمەسم ئار دەپێوە بینی قوربان ئەمجا پرسیارەکەم تەواو نەبووە باسی ئیش و کارەکەم لە هەڵەبجە چۆنە وەسەی خەڵک وڵی هەڵەبجە شارێکی داخراوە تێگەی هیچ ئیشی تیان نییە ئەوەیشی مەسەلەن خەریکی وڵاخە خەریکی حیواندارە اینجا موشەخۆریشی زۆرتیایە تر ئێمەش دەمێکە خەریکی ئیشی ئاردین ناناوەکان تۆزە ئیشمان باشە بە بۆنەی ئاردەکەەوە ما ئاشەکەیش نییە ئەویش نامێنێت ئەم بێمەعاشیە خەڵکی بە تاواتی بەتاقەت کردووە قوفڵین قوفڵ دایک و باوکشی بکات لەم کاتەیەکە هەیە مناڵی هەیە کرێچیە ئەنی پەنا بۆ کێ ببە وڵی پەناکەت ئەبێ خاوەن خانۆکە تۆزێ لێبوردنی هەبێ لە بەرەوەی شتەکە دانە و دوان نییە ئامە شتەکە ئێستا زۆر ماڵە بینم دەرکراوە لە خانۆکە زۆر ژنە بینم زۆر ئایلە بینم مەسەلەن ژن هەیە مێردی نییە دەرکراوە لە خانۆکە کابرا لێ خانۆکەم داوە بەکرێ پێویستیم بە پارەکەیە دەری کردو لە خانۆکە ینی دەسڵات نیە ئێستا من تەلەفۆنم کردو بۆ خاوەن خانۆکە لێ کاکە پارەش و پێویستە با بدەمێ خۆ هەر تۆ نیت بەڕاستی ینی شتی وا دەگمەنە ئیتر شتەکە ئامە بەڕاستی ئەبێ ئاگا و لە ئەقلی خۆ نەبێ ینی لە دەرەوە خۆتە بینیتۆ لە شەقامەکان خۆتە بینیتۆ دەسڵاتیش نییە پارە نییە کاسبی نییە ئیش نییە هەمووی ڕەبتە بە مەعاشۆ لە سان نەوەتی موچەخۆرە ئەرە وەڵڵا مامەساجان من بە نمونەیە دەست پێ یەکەم لە هەموو عالەمە سیاسەتی برسیکردنی خەڵک سیاسەتێکە هەمووی پێڕەویەکە سێشتە ئەم سێشتە یەکیان موچەی ئەوە نەبەرێت تا ئینتەلاکە دوای ئەوە لێ بگرۆ دوای ئەوە وردە بیێرێ ئەگەر بتەوێ میلەتێ بکەی بە پیاوی خۆت ئەبێ ئەم سیانە پەیڕەوکەی ژێر دەستە ئەم حکومەتەی خۆمان حکومەت چه حکومەتی عێراقی چه حکومەتی هەرێم ئەمەی کرد لە ئەوەڵۆ لە 2014 ئەوە نەموچە هێنا ئەوە نەموچە هێنا خەڵکی تەلای کرد لە موچە دوای ئەو لێی بڕی لە 150 و لە 160 لێ بڕی دوای ئەوە دەستی کرد بە وردە ئەیاتێ لەبەر چییە؟ لەبەرەوەی ببن بە ژێر دەسە کاکە گیان ئەم میلەتەی ئێمە عاقڵ نابێت من ئەڵێم چەنێ خەتای حکومەتە دوو ئەوەنە خەتای میلەتە میلەت ئەزانی بۆچی کاکە گیان مانگی 11 ئینتیخابات دەکرێت باشە هەمووی گلەیی موچەکە بێموچەیەکە کەس نییە ئێستا گلەی بێموچەینەکە مانگی 11 ئینتیخابات کە هەر هەمووی ڕاکاوە سەر سنووقەکان دەنگیان هاتۆ بیریە چێت من برادێکم مامۆسا بوو وتی بۆ نایتە ناو خۆپیشاندان وتم کاکە جان بڕوان بە خۆپیشاندان نییە وتی بۆ وتم ئێستا ئێوە داوای موچە ناکەن وتی بە پێنجشەمە بوو وتم ئائیسە حکومەتی هەرێم بڵێ شەمە موچە دەین یەکشەمە خۆپیشاندان ناکرێت وتی چۆن نەزانین وتم هەمووی یەک موچەی وەرگرت ئیتر تەواو تەفنیشە بێت بیرە چێتۆ خۆپیشاندانە کرد ئەبێ وەکو سووریا بیکەیت یانەیکە یا وەکو ئەوان هەتا وەکو سەرۆکیان نێنایە خوار وازیان نێنە بیانی خەڵکەوە لە حکوومەتەکەمان کوردیە ئەترسین لە هەمومان تێک بچێت دۆخەکە ئەترسین خەڵک خوێنی بڕێژێ اینجا خەڵک ئەو نیە خەڵک خۆپیشاندانی کرد لە حەڤەی شوباتە باشە با من نێک شتێ پێ بڵێم هەموو وڵاتێک لە هەموو وڵاتێکە کە سەرمایەدار تێگە ئێستا ئەم وڵاتە وڵاتی سەرمایەداریە
بتێ نەتێ وڵاتی سەرمایهداریە قەد وڵاتی هین نییە انتخاباتی نییە وڵاتێک نەکە پەرلەمانمانێ هەڵبژاردنمانێ پەرلەمان وەکو بووچە گوایە لە یادانراوە بۆچی چۆن نەزانی وەکو بووچە گوایە پەرلەمان کاتێ پەرلەمانەکە قسەیەکی کرد قسەی بخوا تێگەی لە ناو پەرلەمانە شتێکە گوزارێ لە دەرەوە شتێکی ترە گوزارێ کاکە من بۆ چیمە پەرلەمانتارمان هەیە لە بەغا ئەڕوا موچەکەی خۆی منحەکەی خۆی لە بەغا وەرەگرێت بە فولی کە چیە تۆ لێرە دوو قسە ناکە ناڵێ بۆ ئەرێکاکە ئەم خەڵکە مردن لە برسانە برا ئەم خەڵکە مرد لە برسانە کاکە من موچەکەی خۆم وەرناگرم لەبەرەوە ئەو خەڵکەش موچە وەرگێت تێگەی پەرلەمانتارمان هەیە ئەڕوا لە بەغا موچەی خۆی وەرەگرێت بە فولی و یەت وەلای ئێمە لاف و گەزاف لێدا ئەڵێ دانیشن خۆ پیشاندانی چێکەن من برادرم ئیسا فول دار و بەرد هەموو شتێکی هەیە پەرلەمانتارە بۆ ئایا من جگەرە ماوەتێ پارەی جگەری لە گیرفانە نەبووە سەلام لێکە داوە هەناشناسێ من خۆم چەنەها جار پێشمەرگە هاتۆتە ماڵ ئەو کاتێک کە ماڵمان لە عەنەب بووە چەنەها جار پێشمەرگە هاتۆتە ماڵمان دایکم باوام ئەمانە خزمەتیان کردو بەڵام ئێستا کووە ئەوانە کوان سێ یاسایتر هەیە لە جیانە بۆ ئەوەی میلەتێک یعنی بێنیتە خوار تێگەی میلەتێ وا لێ بکەی کە هیچی بەدەستۆ نەمێنێت یاساکان یەک بەلە ئیش دەستی کار تێگەی بەلە مامۆسا بەلە پێشمەرگە دای لەمانە دەستی کاری نێژ لە وڵاتە برا هەمووی هێنا کرد تاعینی کرد کردی بە پێشمەرگە و کردی بە ئاسایش و کردی بزانازانم چی دەستی کار نەما حوزەی شارە زۆر ساڵان پەمووی شارە زۆر چۆ بۆ ئەمریکا ئێسا پەمووشمان نییە هیچمان نەما ئەم قساناکەی من ئازاری پێچێشم من خۆشی بینیوە لە وڵاتەیە من ئەوەی خۆشی بێ لە وڵاتەیە نەمبینیوە بە تایبەتی هەڵەبجە قوفڵە داخراوە هەڵەبجە خاوەنی هەیە خاوەنی نییە نەوەڵا هیچ کەسێ خاوەنی هەڵەبجە نیە خاوەنی هەڵەبجەانی کێ ئەو پیاوەیە ئەوانە هەمووی خاوەنی هەڵەبجەن بەڵام ئێمە ئەتوانم بڵێم تەنها ئێمە دیکتاتۆر نەبێ بەسەرمانەوە کەسمان عاقڵ نابین چونکو ئەم وڵاتە لە یەک نمونەیتری بۆ جێڕمۆ یەکێک لە مێژوونووسەکانی کورد ئەو کاتە سەدام حوسێن تازە هاتووە سەر دەور یەکێک لە مێژوونووسەکانی کورد داوەت کرابوو بڕوا بۆ لای سەرۆک چەند مێژوونووسێ بوو نێکێ لەوانە کورد بوو وتی سەدام حوسێن پێی وتبوو وتبووی باشە عێراق بۆ دانامەزرێ ئەو مێژوونووسە کوردە شتێکی زۆر جوانی ودوتی من گەورە من بە نمونەیە جوابتەیەمەوە وتی نمونونەکە چییە وتی من بەوە جوابتەیەمەوە کاتێک کە مەغۆلەکان تەتەرەکان هاتن عێراقیان داگیر کرد یەکەم جار چوونە ماڵی مەسوولەکان کە بینیان ئەم هەموو سەرۆت و سامانە لە ناو ماڵی مەسوولەکانایە ئەم هەموو زێڕ و زی و گەوەرە لە ناو ماڵی مەسوولەکانایە ئەم هەموو قەسرە چۆ بە ئاسمانە سەرۆکی مەغۆلەکان پێکەنی وتیان گەورم بەچی پێەکەنی وتی وەڵی بەم مەسوولانە پێەکەنم وتی بۆچی بەم مەسوولانە پێەکەنی وتی ئەو هەموو سەرۆت و سامانەی کە کۆیان کردوەوە ئێسا و ئێمە دەستمان بەسەراگرت و ئەگەر بۆ میلەت بەکاریان بێنایە ئێسا ئەو خەڵکە ڕێگری لێکردن کە ئێمە بینە ناویان تێگەی لە کۆتاییە تەنها ئەم سێبەیتە شعرەتان بۆڵم لە بێموچەیە خاکم بەسەر ڕۆیی بەبا پارەکەم خودایە تۆ بمژێنە خودایە تۆ بمژێنە تا وەرێگرم موچەکەم بەزایە چوو ئەوەی کردم لەگەڵ حکومت لە ڕابردوو چون وەفای نەبوو بۆم بۆ داهاتوو زۆر سپاس پێم بڵێ بازارتان چۆنە وەڵی بازار سفرە هەر سفر ئاراوە کەس ناڵێ مەرحەبا ناوەڵا قەناعەتی بێ وە دوو سێ مانگە لە باخەڵی خۆمان رێ دوکانەی
يعني قناعاتي بباري على الوش من هاتو تصر هر باري على تو بوشي هاتو تصر اشتكى نافش ينيتي بس ينيتي دعي بكبت لي فريش اي تو بس تا بلين تا توايش يك اي خويتو ومصاريف في مالو امشتا بيع كردو ولا ساعة شنو ينيرة والله قبل ساعة شو ينيره أم دوسيا شارو بشكردو قناعاتي بالساعة شو هاتونا تيارة قناعاتي بدوانزة زر مفروشتو دوانزازة بالي زعما شني دسماية شني خيرة والله وايدياتو لبير ما نشوتو يعني وايد ببازارك وايدياتو لبير ما نشوتو نازين قانجاز دكيو زرل دكيو ما يلي شوي ژیان ئاها بەم شێوازە بەردەوامە بێ خەڵک بێپارە بێ بێئیش بێ ینی خەڵک تا چ ئەندازێک ئارام بگرێت ژیان یعنی بەتاتی ژیان ئەڵەن کابرا بۆ خۆی کوژێ بۆ خۆی ئیتیحارەکە بۆ ماڵمنا بۆ عایلە خێزان تێکەچێت جیا بێت و ئەم شتانە بێت هەمووی هۆکارەکەی هەمووی هۆکارەکەی نەبوو نییە سپاری پێ نییە ناوەڵاکە ئایسە قەناعاتی ئەم بازارە بگەڕە ئەگە 100,000 نارە لە گیرفانی و خەڵکا کوکرد چی تێڵی بێڵێ ئاراڵا بەدا مای نیگەرانیە ئەم هەڵەبجە نازدارە بۆ چییە بێ ئاها بێ وڵی یەکەم قەیناکە ئەم قەیرانە تا هاتووە بێ بەعاشە شان هاتووە هەڵەبجە ئەگە تۆ ڕاستی تێ هەڵەبجە خاوەنی نییە خاوەنی نییە ئادەی یەک ماڵە مەسوول یەک ماڵە مدیرم پێ بڵێ کە ماڵی لە هەڵەبجا بێت بەرپرسەکانی هەڵەبجە خەڵکی ئەم شارنی هەمووی بەرپرسەکان خەڵکی ئەم شارێت و ماڵەکانشان لەم شارانیە ئیتر گوێ نایەنێ هیچ کە لێرە کراوان بە بەرپرس لە هەڵەبجای ناژین هیچی لە هەڵەبجانی هەروان نەڕۆنەوە هەمویان ئێوارە سەعات 4 دەوام تەواو بێ هەمووی ڕۆتە سێمانی ئاراوەڵام ئەی بۆ لە کاتی بۆنەکان و مەراسیمەکانە پڕێ بێ لە بەرپرس وڵی ئیتر خۆی هەروە بووە هەروە بووە یان فرمێسی تیمساحی ئەڕێژن و یان بە قوربان و بە ساقە و پاکانە و لە ڕووی حازی ئەوە دیەکەن بۆ ئەموو بۆ ئەو بۆ دەنگە بۆ شتێ بۆ ئەموو بۆ ئەوەش ئەیبینی وەزعی شارەکەی وەزعی خەڵکەکەی من جادەم بۆ چییە؟ جادەم بۆ چیە؟ خەدەماتم بۆ چیە؟ کاتێک جادە و خەدەمات خۆشە کە گیرفان و ژیان و دابین بێت ژیان و دابین بێت مزار لە مناڵەکانی نەبێت بەتاکید ئەوە نەت ڕۆ کراوە لەگەڵ ماڵ و مناڵی شایانی نازا بڵێم چی سیقە نەماوە سیقە نەماوە تەنانە لای ژنماڵەکەی خۆش و سیقە نەماوە بۆ یعنی ئەم زروفەوای لێکردووی ئاراوەڵا بەداخ سەلامەت بیاخوا هەر لەگەڵ توای بەرنامە کۆتای پێێنم بەڵێ ئەمە کەناڵی ئاسمانی زوومە بێگومان ئەمڕۆژ لە هەڵەبجە لەگەڵ بەشێک لە وڵاتیان گفتوگۆمان کرد لەسەر بازار و لەسەر بژێوی خەڵک و لەسەر جەوی خەڵک و لەسەر دۆخی ژیانی خەڵک بەکۆم پیاوە بە ڕێزیش کە قسەی بۆ کردین خەڵک مادووە نیگەرانە بێتاقەتە و خەڵکەکە بێ بازارە ئەوەی زۆر خەڵک ئیسەخ تو هەرجەوە نییە ئیسەخ هەد نییە جەو لە چیە جێو کاتێ خۆشەکە تۆ کەسابەتێ بێ ئیسە قەناعاتی بێ لەوە لە سا پەنجای خەڵک لە باڵ هەد ئاەتە دەرەوە پارەی پێ نییە بەچی بێتە دەرەوە تەنە ئەها وەکو بڵێ ئایسە و خەڵکە کە تۆی بینی هەیکەلێکە هەیکەلێکە ئاگای لە دنیا نییە ئاگای لە دنیا نیە ئاگای لە سروشتەکەنی ئاگای یعنی بڵین وای لێ هەتۆ نازانێت چی بکە دەسەڵاتیش نەماوە چی بکەی نازانی بەخوای گەورە بازارڕە بە وخوای گەورە بازاری هەموو ئەو کاسبکارانش بە بەخوای گەورە دەروی خێر لەم میلەتەش بکاتەوە ئامین ئینشاءڵڵا ئێوەش سەلامەت بە بژی سوپاسەکەم